سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکان چۆنن؟ باشی دەنگ و باسان چۆنە باشن؟ باشی من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەبەرەوەی بۆ یەکەم جار هاتوومەتە ئەم گوندە خۆشەویستە بۆیە ئێرەشمان هەڵبژارد لەبەر ئەوەی باخچەی قوتابخانەکەتان زۆر خۆش و دڵگیرە وایە؟ ئەدی پێم بڵێن ئێمە لە گوندی کوێی؟ بێساسوور گوندی بێساسوور سەر بە ناحیەی کوێیە؟ عەربەت ئەی ناحیەی عەربەت سەر بە پارێزگای کوێیە؟ سلێمانی ئەیا وار ئێوە زۆر زیرەکن چەپڕێکی خایم بۆ خۆتان مناڵەکان ئێوە منتان خۆشەوێ؟ ئەی پێتان خۆشاتم بۆ گوندەکەی ئێوە؟ منیش زۆرم پێخۆشە لەبەرەوەی هاتووم بۆ لای ئێوەی ئازیز و ژمارەیەک هاوڕێکترم بۆ زیابێ باشە؟ ئێستا بێمە لای ڕووبار بادین ڕووبار چۆنی؟ دەنگ و باست چۆنە؟ ڕووبار؟ باشە تۆ لەو کچەی تەنیشتە چی ئەوە ناوی چییە؟ هەنار؟ هەنار؟ ئەی تۆ چۆنی؟ ئێوە چی یەکن؟ خوشکن؟ توانن؟ ئەیاوار هەنار و ڕووبار چۆنن؟ هەنار و ڕووبار؟ ئێوە تەمەتا چەنە؟ 9 ساڵ؟ ئەی لە پۆلی چەنن؟ پۆلی 3 هەنار؟ ئادی تۆ شتێکی خۆشم بۆ بگێڕەوە بزانم لە قوتابخانە مامۆساکان ئێوەیان لێ تێک ناچێت لەگەڵ یەکتریا؟ بەرەڵام لێمان تێکەچێ چۆن لێیان تێگەچیە؟ ئیتر جاری وایە ئەوێ من بانکا ڕووباردانە ئەی باشە ئەگەر بڵێ ڕووبار بە تۆ بڵێ ڕووبار تۆ وەڵامییتەوە؟ نەخێر هەنار؟ بڵێم ڕووبار منیش لێم تێک ڕووبار؟ ئەی باشە تۆ لە ماڵەوە تا ئێستا خوشک و برا و دایک و باوکێ تۆیان لێ تێک چووە لەگەڵ هەنارە؟ چۆن لێیان تێگەچێ؟ وەڵایی هینا دایکم دانی منی کردووە هەناڕۆشت کە جوانن تەمەند درێژ بن باشە ئێوە یەکتریتان خۆشەوێ؟ باشە هەنار تۆ حەزت لە چ خواردنێکە؟ شلک ڕووبار؟ ئەی تۆ حەزت لە چ میوەیەکە؟ شووتی؟ ئەی تۆ حەزت لە شلک نییە؟ تۆزە حەزم تۆزێ؟ ئەی باشە حەستان لە چ ڕەنگێکە؟ من حەزم لە ڕەنگی هینە مۆر مۆر؟ ئەی تۆ؟
منیش حەزم لە مۆرە. لە جلوبەرگی شەوەکوێک حەزەکەن جلەکان تاوەکوێک بێ؟ بەڵێ. ئەی ئافرین هەر بژین باشە هەنار و ڕووبار بەڵێ. ئێوە بێکەوە زان گۆرانێکم بۆ بڵێن؟ بەڵێ. ئادەی یەک دوو سێ. یەک تەنها خودایە، دوو بابە و دایە، سێ خوشک و براکانم، چوار هاوڕێیەکانم، پێنج ڕووگەکانی ئیسلام، شەش کاتی لاخە و هەستان، حەو بۆ نانی بەیانیان، هەشت بۆرە و قوتابخانەمان، نۆ دەستپێکی وانەکان لە هاوڕا بەخشاوەکان، ئەوانەی تا پێغەمبەرمان موژدەی باشتی پێداین. ئەی ئافرین یەک چەپڕێک قایم بۆتەوە ئەم دوو گوڵە جوانە. هەر بژین تەمەن درێژ بن. ئەوین بەڵێ. چۆنی؟ باشم. دەنگ و باسە چۆنە؟ باشم. ئەوین بەڵێ. لە پۆلی چەنی؟ دوو. لە پۆلی دوو؟ بەڵێ. ئەی ئافرین ئەوین بەڵێ. باشە گوندەکەی ئێوە کشت و کاڵەکەن بەڵێ. وەکو چی؟ تەماتە و ئێ ئیتر خەیار و پەتاتە و ئەو شتان. ئێستا ئێمە کە هاتین بۆ ناو گوندەکە لە ڕێگا شتێکمان بینی ئاویانەیە هەمووی سەوزایی بوو ئەوە چی بوو؟ ئەوە پەتاتەیە. پەتاتە؟ بەڵێ. تۆ پەتاتە خۆی؟ بەڵێ. ئافرین پەتاتە ڕێژەیەکی زۆر پرۆتینی تایە تۆ پێویستە هەموو شتێ بخۆی پەتاتە بخۆی فاسۆلیا بخۆی نۆک بخۆی وایە؟ وای. ئافرین ئەوین بەڵێ. ئەجای گۆرانی بۆ بڵێ؟ بەڵێ. ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ؟ بەبا بچکۆلا مەگری بەرخۆلا دایە دەستی گیراوە منی لای تۆ داناوە منی شەرچەر مناڵ بووم خەریکی ئیشی ماڵ بووم ئەم گریان و هاوارە و پیشەی مناڵی هارە. ئافرین یەک چەمڕێک قایمی بۆ لێبە. هەر بژی دەست خۆش. سومەیە سەردار؟ بەڵێ. چۆنی؟ باشم. دەنگ و باسە چۆنە؟ زۆر باشم. ئەی ئافرین سومەیە جان. سومەیە؟ بەڵێ. لە پۆلی چەنی؟ پێنج. پێنج؟ بەڵێ. هەر بژی دەست خۆش ئافرین. سومەیە؟ بەڵێ. باشە بێسانسور واتای چییە؟ پێشتر لەم دەشتا گوڵێکی زۆری لێ بووە بۆیە ئێستا پێی دەوترێ بێستانسور. گوڵی سوور. واتە زەوی گوندەکەتان گوڵاڵە سوورەی زۆر لێ بووە؟ بەڵێ. لەبەرەوە ناویانناوە بێسانسور؟ بەڵێ. باشە تۆ حەزت لە گوندەکەی خۆتانە؟ بەڵێ. منیش زۆرم حەزت لە ێزانی بۆ؟ بۆ لەبەرەوەی مناڵی زۆر ئاقلی تایە لەبەرەوەی ئێوە هاوڕێم لێرە ئەژین منیش ئەمە یەکەم جارمە بێم بۆم گوندە. ئافەری سومەیە جان. سومەیە؟ بەڵێ. ئەزانی گۆرانی بۆ بڵێ؟ ناوەڵە. نازانی؟ ناوەڵە. ئەی ئەزانی بڵێ زیتەڵا بەخێر بێ بۆ گوندەکەمان؟ بەڵێ. دەی زیتەڵا بەخێر بێ بۆ گوندەکەمان. زۆر سپاس یەک چەمڕێک قایم بۆ سومەیە. ئەسما توانە؟ بەڵێ. چۆنی؟ باشی. ئەحواڵە؟ وەسڵ. باشی؟ ئەسما لە پۆلی چەنی؟ چوار. لە پۆلی چوار؟ بەڵێ. ئافرین ئەسما جان. ئەسما؟ بەڵێ. باشە لە گوندەکەی ئێوە قوتابخانە تا پۆلی چەنی تایە؟ نۆ. تا نۆ؟ بەڵێ. ئەی هاوڕێکی وتی تا دوانزەی تایە وایە؟ وا مەگە بە قەتی خوارەوە بێتە دوانزە. نا لە گوندەکە ئاڵم گوندەکە هەموویە تا پۆلی چەنی تایە؟ دوانزە. تا دوانزە؟ بەڵێ. ئافرین ئەی باشە مناڵەکان لە دوای پۆلی دوانزە ئەبێ ئێمە بچینە کوێ؟ زانکۆ. باشە کەستان حەزەکەن واز لە قوتابخانە بێنن؟ بۆچی؟ زۆر خۆشە. بەرەوەی قوتابخانە خۆشە فێری زانست و زانیاریە بین وایە؟ ئافرین. ئەسما بەڵێ. گۆرانی ئەزانی؟ بەڵێ. لە گۆرانێکی خۆشە بۆ دەنکە گەرمم ئەی خوای گەردوونە بەرزە دەخڵەکەم بپارێزە لە سنووک و لەو تەرزە ئەی خوای گەردوونە بەرزە هی تۆیە و من نەک هی دوژمن دەنکە گەرمم دەغڵم وەک ئاتون زەرداوە زێداز لە ئاساندا خۆت ئاسایی چەکان بە مەڵم بۆ لە خەرماندا خەرمانی سو وەک کۆگاینەوە دەنکە گەرمم. ئافرین یەک چەمڵێک قایمی بۆ لێبەر. هەر بژی دەست خۆش. کاکەسان بەڵێ. چۆنی؟ باش. ئەحواڵە؟ وڵا باش. دەنگ و باسە؟ وڵا باش. سان بەڵێ. لە پۆلی چەنی؟ یەک. لە پۆلی یەک؟ ئەم ساڵاتی تە قوتابخانە؟ بەڵێ. ئەی دەرچووی بۆ پۆلی دوو؟ وا دەرەچ. هێشتا نمرەتا وەرنەگرتوتەوە وایە؟ وای. ئەی حەزەکەی دەرچی؟
بەڵێ منیش حەزەکەم لەبەرەوەی حەزەکەم هاوڕێکانم هەمووی قوتابخانە تەواوکەن ببن بە کەسانی زۆر باش بۆ وڵاتەکەیان وایە؟ وایە ئافرین سان بەڵێ گۆرانیە زانی؟ بەڵێ ئەتی گۆرانێکم بۆ بڵێ ناوڵا چیرۆکەزە چیرۆک ئادی چیرۆکێکم بۆ بگێڕەوە ڕۆژە لە ڕۆژان ئێ ماڵێ هەبوون ئێ لە شار بوون ئێ هاتم بۆ گوند ئێ چون بۆ ئەو چەمە کام چەمە؟ تر چەمەکەی خۆ ئێ چەمیشی لێرە؟ ئا ئێ ماڵەکە چون بۆ چەمەکە چون بۆ چەمەکە ئەمجا چۆ کچەکەیان چوە سەر کیسەڵێ کیسەڵەکە ڕۆی دیدایە بە دیلایدە ڕۆحی دیە توخوا کیسەڵەکە وای زانی بوو بەردا؟ نا کچەکە وازانی بوو کیسەڵەکە بەرد منیش واڵێ بەڵێم بەکی وای زانی بوو کیسەڵەکە بەردە وایە؟ وا ئافرین یەک چەمڵی قایمی بۆ لێبەر بژنی سانجان دەست خۆش شەم بەڵێ چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ وڵا باشم ئافرین شەم لە پۆلیسەنی سێ لە پۆلیسێ؟ بەڵێ ئێوە تاقیکردنەوەتان نییە پۆلیسێ وایە؟ هەمانە هەتا نا؟ بەڵێ ئەی باشە دوای تاقیکردنەوەکە چیەکەی؟ دوای تاقیکردنەوە وەریەگرینەوە نامە بەسمەوەیە کە بۆ نمونە ئەمڕۆ تاقیکردنەوە هەبوو کە ڕۆیشیتەوە ماڵەوە چیەکەی؟ ئیسراحەتەکەین دوای ئیسراحەتەکە نانەخۆین دوای ناخواردن ئەچی سەحی لە شتێکی کەیاکەین ئافرین سەعی ڕۆژی دواترەکەی وایە؟ وایە باشە مناڵە بێ لە کاتی تاقیکردنەوەکانە یاری بە مۆبایل و شتانە بکە نەخێر ئەی ئەبێ زۆر بچێتە دەرەوە لە دەرەوە یاری بکە نا بۆچی؟ لەبەرەوە بێ سەحیەکانی بکات و تۆزێکیش بچێتە دەرەوە ئافرین ئەبێ زیاتر سعیەکانی بکە بۆ ئەوەی دەرچێت و بچێتە پۆلێکی تر وایە؟ وایە ئافرین یەک چەمڵی قایم بۆ شەمجیان هانی چۆنی؟ باشی؟ هانی لە پۆلی چەنی؟ چوار لە پۆلی چوار؟ بەڵێ ئەی ئافرین هانی بەڵێ باشە تۆ حەزت لە خوێندنەوەیە؟ بەڵێ زۆر حەزەکەی چی بخوێنیتەوە؟ وڵا ئیتر دەرزەکانم نا بێتکە لە دەرسەکان کتێبی چیرۆک و وڵای چیرۆکم هەموو شتێکم حەز لێە هەموو شتێک حەزەکەی زیاتر چیرۆکی چی بخوێنیتەوە؟ وڵای چیرۆک لە هەر شتێکا بێ حەزم لێتی ئەی ئافرین دە مناڵەکان بڵێن چی؟ منیش ئەمڕۆ ژمارەیە گۆڤاری پەپوولە بۆیە ناون کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەریەکە ژمارەیەک زۆر چیرۆکی تایە بابەتی سەرنجڕاکێشی تایە زانیاری بەسوودی تایە بۆم هێناون بۆ ئەوەی میخوێندنەوە باشە هانی؟ ئافرین هانی بەڵێ گۆرانیە زانی؟ وڵای شعرە شعر؟ دە شعرێکم بۆ بڵێ دەنکە گەنمم ئەی خۆی گردونە بەرزە دەخڵەکەم بپارێزە لە سن و کولە و تەرزە ئەی خۆی گردونە بەرزە هی من نەونەک هی دوژمن دەنکە گەرمم دەخڵم وەک ئارتون زەردا دەرزێ وەرزێ داست لە هەساندا مەڵەم بۆ لە خەرماندا خەرمانی سوور و کۆگاین و دەنکە گەرمم گۆرە ئەی ئافرین یەک چەمڵی قایم بۆ هانی هەر بژی دەست خۆش بەڵێن باڵێ چۆنی؟ باشی ئەحواڵە باشی بڵێ لە پۆلی چەنی؟ دوو لە پۆلی دوو ئافری بەڵێن جان بڵێن باڵێ تۆ حەز لە چی یاریەکە؟ چاوشارکێ چاوشارکێ؟ ئەی باشە لە گوندەکەتانە مناڵەکان دوو گۆڵیەکەن؟ باڵێ لەکوێ دوو گۆڵیەکەن؟ لە ساحایکەن و ساحەتانەیە لێرە؟ باڵێ ئەی تۆ یاریان لەگەڵاکەی؟ من ناچم بۆ ساحە ناچی؟ نا ئافری لەبەرەوە تۆ هێشتا پچکۆلەی ئەبێ لەگەڵ هاوتەمەنەکانی خۆتا ئەو یاریانە بکەیت کە لەگەڵ تەمەنی خۆتا گونجاوە وایە؟ باڵێ نابێت تۆ یاریەک بکەیت کە ئازاری پێ بگەێنێ ئەبێ هەموو کاتێ ئەگەڵ لە خۆ بێ باشە؟ باش ئافرین یەک چەمڵێک قایم بۆ بەڵێ سەنا باڵێ چۆنی؟ باشی باشی؟ باڵێ سەنا لە پۆلی چەنی؟ چوار لە پۆلی چوار؟ باڵێ ئافرین سەنا باڵێ ماڵتان زۆر دوورە لە قوتابخانەکەوە؟ باڵێ بەچی بۆ قوتابخانە؟ بە پێ بە پێ؟ باڵێ ئەی باشە لە ڕێگا ئەو مناڵانەی کە لە پۆلی یەک و دوو ئەوانە بچووکترن لە خۆ کەیان بۆ قوتابخانە ئاگەولیانە بێ؟
بەڵێ ئافرین ئەبێ ئاگاتان لەو مناڵانە بێ کە لە خۆتان بچووکترن بۆ ئەوەی لە ڕێگا خوا نەخواسە نەوەکو بکەون یان نەوەکو قوڕاوی بن ئەبێ ئێوە ئاگاتان لیان بکەین بۆ قوتابخانە باشە باش سەنا بەڵێ گۆرانیە زانی گۆرە نازان بەس شێرەزار ئادی شعرێکم بۆ بڵێ دەی قوتابی قوتابی پۆلی چوار مۆک و گوڵی بارم گوێڕایاڵ و زیرەکم خاوەنە سوومەکەم وانەکاندا جوانە لێرام سووکە واسانە هەڵ دەدەن تا سەرگەم وەک و گوڵان دەکەون ئافرین یەک چەبڵی قایم بۆ سەناگیان هەر بژی دەست خۆش لەریە بەڵێ چۆنی باشی ئەی ئافرین لەرێگیان لەرێ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ هەر بژی لەرێ بەڵێ باشە قوتابخانەکەتان کە ئەمەنە سەوز و خۆشە تۆ هاوکاری کردوون لە ڕواندنی دار لە پاکردنەوەی قوتابخانەکەیە بەڵێ بۆچی بۆچی چونکە- وڵی قوتابخانەکە تا پاک و سەوز و جوان بێ چونکە دەبێ ژینگە بپارێزین ئافرین ئەبێ ژینگە بپارێزین وایە بەڵێ باشە پێم بڵێ حەزەکەی ئێستا بۆ نمونە مناڵەکانی هاوڕێ و ئەم ناوە پیسکەنەوە نەخێر ئەی ئەگەر یەکێ پیسی کاتەوە تۆ چی پێڵێ دەڵێم نابێت ئێرە پیس بکەیت نابێ ئێرە پیسکەیت لەبەرەوەی ئەگەر ئێرە پیسکەی قوتابخانەکەمانە بێ بە قوتابخانەیەکی زۆر ناخۆش باڵ. دوایی کەسێکی وەکو من ناتوانێت بێت لەم شوێنە خۆشە بەرنامە بکە وایە بەڵێ بەڵێ ئافرین لەرێ بەڵێ گۆرانی ێزانی بەڵێ ئەدی گۆرانێکمان بۆ بڵێ وانەیەک بۆ منداڵان ئەی مناڵەکان ئەی برسیە ژینداڵەکان لەسەر سنگەنە و تاوێکی بابە گوڕم نێزیک تاپکەی سەر زیێرینی گرگڵکۆیەکی بچکۆڵم دیلێ نووسرا بوو ئا لێرەدا ناڵێکی چاوگەشی کورد لە برسامت ئافرین هەر بژی باشە ئەم شعرە خۆشە لەکوێوە فێر بوو لە هین وانەکەم لەوانەکانتان ناتیەتی بەڵێ ئەی ئافرین هەر بژی یەک چەبڵی قایمی بۆ لێبەر کاکە محەممەد محەممەد بەڵێ محەممەد چۆنی باش محەممەد بەڵێ ئەوە دەنجی چییە؟ دەنگی مانگایە مانگایە یا فیلە؟ مانگا مانگا ئێرە فیلی لێە؟ نەخێر لێی نییە؟ بەڵێ باشە تۆ فیلە بینیوە محەممەد؟ نەخێر محەممەد بەڵێ باشە فیل لە دارستانە ئەژیان لە قەفەزی بچووکە لە دارستانە لە دارستانە بۆ گەورەیە فیل بەڵێ ئەی تۆ حەزەکەی فیلێکە بێ بەڵێ منیش حەزەکەم فیلمە بێ ئەچینە سەر پشتی بۆ خۆمان پیاسەی پێەکەی ئەگەر فیلمە بێ لەگەڵمان بۆ پیاسا بەڵێ ئەفەری محەممەد جان محەممەد بەڵێ پێونەوتم لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک ئەی حەزت لە پۆلی دووە بەڵێ ئەی نمرە وەرنەگرتووەتەوە هێشتا نەخێر دەبە هیوایە بکە دەرچی بۆ پۆلی دوو باشە باش دە محەممەد گۆرانێکم بۆ بڵێ دەی گۆرانی نازانم گۆرانی نازانی نە دە باشە حەزەکەی هاوڕێکانی چەپڵەیەکە بۆ لێبەر بەڵێ دە چەپڵەیەکی قایم بۆ محەممەد ئەنیا بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە ئیدمانی دەنگ و باسن خوش ئەنیا لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئافەری ئەنیا بەڵێ باشە لە گوندەکەی ئێوە داری بەردار چ دارێکی زۆر لێە وەڵا سنۆبەر چی سنۆبەر سنۆبەر بەڵێ ئەی نانا داری بەردار وەکو هەنار و هەنجیر و ترێ و ترێ. تو ئەو تو. شتانە تو بەڵێ باشە پێم بڵێ ئێمە ئەبێت دارەکان ببرینەوە بۆ خۆ گەرمکردنەوە نەخێر بۆچی لەبەرەوەی گژوگیاکەمان جوان بێ لەبەرەوەی ژینگەکەمان تێگەچێ ڕێژەی سەوزایی کەمە بێتەوە دوایی هەواکەمان پیسە بێ هەموویە بێ بە تەپوتۆز و ناخۆشی وایە ئافری ئەنیا بەڵێ لە قوتابخانە زیرەکی بەڵێ نەزانم زیرەکی لەبەرەوەی هاوڕەکانی من هەمووی زیرەک و عاقڵن وایە وای ئافرین ئەنیا گۆرانێکم بۆ بڵێ وەڵا نازان ئەزانی هۆراوێکم بۆ خوێنیتەوە یان شتێکم پێشکەشکەی بەڵێ دەی قوتابی پۆلیسێ من قوتابی پۆلیسێم خۆشەویستم دراوزێ گوێڕایەڵی مامۆستام لە خوێندنم بە ئاگام هەوڵ و کۆششگار ئەدەم بەکاروانی ژین بگەم دەست بە سوپاسی نەزانم عاشقی ئاوەدانم ئافرین یە چەبڵی قایمی بۆ لێبەر ئەر بژی دەست خۆش ژیلا بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ دەنگ و باسە چۆنە باشم ژیلا بەڵێ باشە تۆ سەیری بەرنمەکانی ئەماکەی بەڵێ سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی بەڵێ
ئەی باشە من هاوڕێیەکی کچم هەیە وەکو خۆم بەرنامە پێشکەشەکە زانمەزایی ناوی چییە؟ نەخێر تەواری هاوڕێم ناناسی؟ ئەوەی کە لەگەڵ مناڵەکانە ئەچێ بۆ بەرنامەی گەشت و زانیاری بەرنامەکانی زۆر بە سوود و خۆشن بۆیە حەزەکەم ئێوەی مناڵانیش سەیریکەن و سوودی لێ ببینن باشە؟ باشە پێم بڵێ ژیلە مناڵە بێت سەیری بەرنامەی گەورە یان ئەو دراما گەورانە بکاکە سوودی نییە بۆ مناڵ؟ نەخێر ئەبێ مناڵ سەیری چی بکە؟ سێری بەرنامەکانی ئێوە بکەن سەیری بەرنامەی مناڵانی کورساتکە وایە؟ ئەی ئافەری ژیلە بەڵێ دەگۆرانی شتێکم پێشکەشکە بەفرباری نایلم بەفرەباری وە زەوی یەک پاچە زیوە نەبەر دیارە نەدرەخت نەهاوڕازی سەخت و بەرز هەمی لە بەفراکپا بێسەروەیە بێچپا من داڵاندەی یاری کەنجێ یاری ماندیاری کەندەی کوژ بمادوو بەرە هێمن ڕاکە هێرش وەرە ئافەری یەک چەپڵی قایمی بۆ لێبەر هەر بشی دەست خۆش ئەسما محەممەد بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە چۆنە وەڵا باش ئافەرین هەر بژیت ئەسما لە پۆلی چەنی 5 ئافەری ئەسما بەڵێ باشە جۆمان لە دەنگی مانگا بوو لێرە وایە؟ بەڵێ مانگا ئاژەڵێکی ماڵیە یان کێویە؟ ماڵی؟ بەڵێ ئافەری باشە ئێوە ئاژەڵداریەکە لە گوندەکەیە؟ بەڵێ چه ئاژەڵێک زۆر بەخێوە کرد؟ مانگا باشە مانگا شیر و شتیە وایە؟ بەڵێ ئەی باشە شیر و ماستەکەی چی لێکەن؟ ئەی فرۆشن بۆ خۆشیانە لەگەن ئافەرین ئەی فرۆشتنەوە ئەی باشە پێم بڵێ ئاژەڵی کێوی هەیە ئەم ناوە؟ بەڵێ وەکو چی؟ بەراز ئەی باوکە بەراز ناماخوا بە منە ترسم ئەگەر بەرازیە با من ڕاکە بڕۆمەوە ئەسما بەڵێ باشە ئەبێ ئێمە ئاژەڵی کێویەکان توژین؟ نەخێر نابێ؟ بۆچی نابێ؟ لەبەرەوەی سروشتەکەمان تێگەچێ وای لێ ئاژەڵی لێ نامێنێ ئێرە ناخۆشە بێ وایە؟ یەک چەپڵی قایم بۆ ئەسما گیان ئارۆ چۆنی؟ ئارۆ بەڵێ چۆنی؟ باشی؟ ئارۆ تۆ نەخۆشەوێ؟ بەڵێ حەزەکەی ببین باوڕێ؟ بەڵێ کەواتە هەموو ڕۆژێ سەعات 5 ئێوارە تا 6 ئێوارە سەیری ماوەی مناڵانی کورسات کە لەوێ منەبینی فلم کارتۆنە خۆشەکانمان نەبینی ئێستا مارکۆکە مارکۆ فلم کارتۆنێکی زۆر خۆشە سەیریەکەی؟ بەڵێ ئافەری یەک چەپڵی قایم بۆ ئارۆ سیڤان بەڵێ چۆنی؟ باشی؟ بەڵێ دەنگ و باسە چۆنە؟ باش خەڵکی ئاوایی چۆنە؟ باش هەمووی باشن؟ بەڵێ لەخوا بەسیابێ پێم خۆشەکە باشن سیڤان بەڵێ لە پۆلی چەنی؟ 5 ئەی ئافەری سیڤان بەڵێ تۆ لە ژیانی ڕۆژانەیە هاوکاری خێزانەکەوەکەی؟ بەڵێ وەکو چیان بۆکەی؟ گاڵەسی لە خەو پۆشاکەکانی خۆت و جێگاکی خۆ کۆکەیتەوە؟ بەڵێ باشە ناوماڵ پاکەکەیتەوە؟ بەڵێ ئەی بەردەسی کەسانی گەورەتر وەکو خوشک و دایک تۆ ناکەی؟ بەڵێ ئافەری زۆر گرنگە مناڵان ئەوە هاوکاری خێزانەکەیان بکەن لەبەرەوەی دایک و ئەوان ماندووە بن بۆ ئەوە ئەبێ ئێوە شیارمەتیان بن وایە؟ بەڵێ ئافەری یەک چەپڵی قایم بۆ سیڤان تینە چۆنی؟ باشی؟ کەم چکۆ لەو جوانە تینە؟ تۆ نەچوویتە قوتابخانە؟ نەچووی؟ ئەی حەزەکەی گەورەبی وەکو هاوڕێیان و بچیتە قوتابخانە؟ کەواتە ئەبێ نان بخۆی ئەبێ میوە بخۆی ئەبێ عاقڵبی ئەبێ بۆ خۆ سەیری فلم کارتۆن کەی بۆ ئەوەی گەورەبیت و بچیتە قوتابخانە باشە؟ یەک چەپڵی قایمی بۆ لێبەر ئیلیان چۆنی؟ باشی؟ ئیلیان تۆ چوویتە قوتابخانە؟ نەچووی؟ ئەی باشە حەزەکەی تۆ شۆکو ئەو هاوڕێیانی تر بچیتە قوتابخانە؟ ئافەرین باشە تۆ کە خەوی کە هەڵەسی لە خەو دانەکانە شۆی؟ ئافەری ئەبێ مناڵ گرنگی بە دانەکانی بە ئەبێ کە ئاسا لە خەو دەم و چاوی پشووە دەسەکانی جوان پشووە کە نانی خوارد دوایەوە دانەکانی جوان پشووە وایە؟ ئافەرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر بەرین چۆنی؟ باشی؟ ئافەرین بەریکان لە پۆلی چەنی؟ 6 لە پۆلی 6 ئافەرین هەر بشی بەرین
باشە خەڵکیە بۆ ناوچەکەی ئێوە بۆ سەیران و ئەو شتانە باشە کێن بۆ ئێرە ژینگەم ناو پیسەکەن خەڵک ئەی حەزەکەی خەڵک ژینگەم ناو پیسکە نەخێر بۆچی لەبەرەوەی ژینگەکەمان جوام بکە ئافرین ئەی تۆ خۆ کاچی بۆ گەشت و سەیران چی لەو پاشماواناکی کە پێتانە زبڵ چی لە زبڵەکاکی ئەی سووتێنیان فڕێن ئەبێ ئەوە فڕێیە یان بیکەیتە عەلاگەوە یان بیکەیتە تەنەکەی خۆڵەوە ئەیخێنە ناو تەنەکەی خۆڵەکەەوە ئافرین هەر بژی یەک چەمڵی قایمی بۆ لێبەر ناڵەکان پێتان خۆش بووکە ئەم بەرنامەیەمان کرد بێکەوە خۆش بوون بەهاتنی من منیش زۆر دڵخۆش بووم لەگەڵ ئێوەیە هەتا بەرنامەیەکی تر و گوندێکی تر خواتان لەگەڵ خوا حەفیز خواتان لەگەڵ